بەڵێ دیارە ئێستا ئەنجومەنی وەزیران دوێنێ کۆبوونەوەی کردووە لەسەر هێڵە گشتیەکانی پرۆژە یاسای بودجە بگەنە ڕێککەوتن لە دوایەوە ئێمە بە دوواداچوونمان کرد بۆ وەزارەتەکان ئایا داوا لە وەزارەتەکان کراوە کە پرۆژەی خۆیان پرۆژە بودجەی خۆیان وەزارەتی خۆیان بنێرنە ئەنجومەنی وەزیران بۆی یەک بخرێ هەندێک وەڵاممان دەستکەوت بەڵێ وەزارەتەکان پرۆژە بودجەی خۆیان ناردووە دیارە تەنها ئەوە ماوە لە ئەنجومەنی وەزیران کە ئیکۆی وەزارەتەکان کۆکەنەوە و هەروەها پلان و بەرنامەی ئەنجومەنی وەزیران بۆ ئەو پرۆژەیە چۆن جێگیری دەکا و ئالیەتی چۆن دەبێ بەڵام دەمەوێت ئاماژە لێرە بۆ بکەم کە وەزارەتەکان دەڵێن ئێمە تەنها داوای ئەومان لێ کراوە کە بودجە بنێرینە پەرلەمان بودجەی تایبەت بۆ وەزارەتی خۆمان تەنها موچەی فەرمانبەرانمان و هەروەها ئەوەی کارگوزار و هەروەها خزمەتگوزاری وەزارەتەکان واتە هیچ بڕەپارەیەک لەو پرۆژەیە ئەوەی ئەو زانیاریە بەدەست ئێمە گەیشتووە تەرخان ناکرێ بۆ پرۆژەکانی وە بەرهێنان و گەشەپێدان و خزمەتگوزاری تەنها تەرکیز لەسەر موچەیە واتە ئەم پرۆژەیە کە بێتە پەرلەمانی کوردستان دوایەوە ئێمە بە دوواداچوونمان کردووە بەشێکی زۆری کەم و کورتی تێدا دەبێ بەڵام ئەمەمانەی وان نییە کەوا بەو جۆرە پەسەند بکرێ هیوادارم پەرلەمانی کوردستان بە ئەرکی سەرەکی خۆی کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانە هەستێ و ئەو بابەتانە بەپێی ئەو ئەرکە پەیڕەویەی پێی دراوە و هەروەها بەپێی ئەو مافەی هەیەی ئەو بابەتانەی کە کەم و کورتی لە ناو پرۆژەکەدا هەیە جێگیری بکە لە پەرلەمانی کوردستان و ئەو زۆرینە پەرلەمانیەی کە لە بەرژەوەندی حکوومەت کار دەکا ئەو کاتە خۆی داماڵێنێ لەم جۆرە کارکردن و ئەم سیاسەتی کارکردە بۆ ئەو پرۆژەیە بیرێک لە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ ئەوەی دوای لە 2014ەوە کە پرۆژە نهاتۆتە پرۆژە بودجە نهاتۆتە پەرلەمانی کوردستان ئێستا بۆ ئەم ساڵی دارایی کە دێتە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی وا بێ لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێوە ئەو بەشانی کە پێویستە لە پرۆژەکە جێگیر بکرێت کە کورتی تێدا نەبێت. زۆر باشە خاتۆ ڕووپاگوە گەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان و بە دوواداچوونەکانتان پێتان وایە پرۆژە یاساکە بە چەند تەخمین دەکرێت؟ بەڵێ پرۆژە یاسای بودجە خۆی بەرمەبنای ئەو ڕێککەوتنەیە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی فیدراڵ لەسەری ڕێککەوتونە ئەو بڕێکە لە بەشە بودجە لە مادەی 11 لە یاسای بودجە عراقی تەرخان کراوە چونکە حکوومەتی هەرێم بەر لەوەی کە یاسای بودجەی حکوومەتی عراقی پسند بکرێ لە پەرلەمانی عراق بیانووی ئەوە بوو کە ناینێرێتە پەرلەمان بەرمەبنای ئەو دێ پرۆژە دەنووسێتەوە هەروەها دای دەڕێژێ کە بۆ ساڵی 2021 لە یاسای بودجەی عراقی 11 تریلیۆن بەرەوسەرەوە بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە لە کاتێکدا موچەی موچەخۆران مانگانە موچەی موچەخۆرە مانگانە 890 ملیار دینارە واتە 6 بۆ 7 ملیاری مانگانە دەمێنێتەوە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان کە حکوومەت بەبێ لێبڕین دەتوانێت موچە بداوە هەروە پرۆژەی خزمەتگوزاریشی هەبێ پرۆژەوە بەرهێنان و گەشەپێدانیشی هەبێ جگە لەوەی کە نیوەی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان دەمێنێتەوە جگە لەوەی کە داهاتی ئەو هەموو کۆمپانیا زەبەلاحانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆ بەرژەوەندی حیزبەکانیان بەخۆیان داماڵێنن لە بەرژەوەندی حیزبی بێن هەر ساڵێک خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بۆیە ئەگەر بەرمەبنای یاسای بودجەی عراقی دابڕێژرێتەوە ئەوە پێم وایە پرۆژەیەکی کامل دەبێ وەروە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دەبێ و خۆی پێکهاتەی پرۆژە بودجە کە دێتە پەرلەمان لە چەند بەشێک پێک دێ بەش یەکەمی داهاتە هەرێمی کوردستان داهاتی خۆی دەخاتە ڕوو یعنی داهاتی خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ بە ڕوسومات و هەروەها باج و وەروە داهاتی پترۆدۆلار کە فرۆشتنی نەوتە کەمە داهاتێکی زەبەلاحە کۆمپانیا حیزبەکان دەستیان بەسەرداگرتووە وەی داهاتەکەی بۆ خۆیان دەبن خۆی لە ساڵی 2013 خەمڵاندنی ئەو بڕەداهاتەی کە هەبووە کە ئێستا زۆر زیاترە 15 تریلیۆن بووە
واتە ینی بەشی هەموو موچە دەکا موچێ موچەخۆرانی ئێستا چونکە ئەگەر 10 تریلیۆن بێ بەشی موچێ موچەخۆران دەکا بە زیادەوەش بەبێ لێ بڕین لە ساڵی 2015 تریلیۆن بێ تەکید ساڵی 2021 کە داهات زۆر زیاترە و نەوتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆ دەفرۆشرێ و داهاتی نەوت دێتە ناو هەرێمی کوردستان بەڵام کەس نازانێت بۆ کوێ دەڕوا و داهاتی ناو خۆ زیادی کردووە داهاتی خاڵە سنووریەکان زیادی کردووە کەواتە خەمڵاندنەکەی ئێمە دەبێ زیاتر بێ لە 2013 کە بە 15 تریلیۆن بووە و بەپێ ئەو هەموو داهاتەی هەیە نابێ کورتهێنان لە پرۆژە بودجەدا هەبێ کە کورتهێنان هەش بێ دەبێ بە داهاتی داهاتانی کە باسیەکەی کە و داهاتانە زیای کردووە لە ئێستا نرخی نەوتیش بەرز بۆتەوە نەوت بە چەند خەمڵێنراوە نرخی نەوت خۆی 63 دلارە بەڵام بپێت بە دوواداچوونەکانی ئێمە ئێستا حکوومەتی هەرێم بە 90 دلار دەیفرۆشێ کەس نازانێ بۆچی بە 90 دلار دەیفرۆشێ ئەو عقدانەی نەوتی هەرێم کە ئەو عقدانی بە بۆڕی کردوویەتی نەوت بۆ تورکیا دەنێرێ ئێمە هیچی زانیاریمان لەسەری نییە و ئامادەنی عقدەکان بنێرنە پەرلەمانی کوردستان کە چۆنی کراوە معقول نییە لە هەموو جیهان نەوت بە 63 دلار بێ بەڵام حکوومەتی هەرێم بێ بە 90 دلار بیفرۆشێ ینی لەبەر چی بەرمەبنای چی ینی لە پێناو بەرژۆندی حیزبیە بەرژۆندی شخصە ئەوەی کە عقدەکەی کردووە دەبێ بێن ئەو وەڵامانە لە پەرلەمانی کوردستان بدەنەوە حتمما نرخی نەوتیش بۆ ساڵی 2021 دەبێت لە پرۆژە یاسای بودجە جێ بکرێتەوە کە چۆن جێگیری دەکەن ئەو کاتە دەردەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بە چەند دەخەمڵێنێ چونکە ناکرێ ئەمە قبول بکرێ 63 دلار بێ و بە 90 دلار حکوومەتی هەرێم بیفرۆشێت چونکە ئەمە هەمووی دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان لە 2014 چۆن چەوسێنراوەتەوە بەردەوامی بە چەوسانەوەی خەڵکی هەرێمی کوردستان بدەن ئەمە نابێ قبول بکرێت چونکە ئەو بەشەی کە پەیوەندی بەداهاتە دەبێت شەفاف بێ شەفافیت ئەو کاتە دەبێ کە لە هەموو جیهان نەوت چۆن دەفرۆشرێ ئێمە جواب بیفرۆشین باشە خاتە ڕووپاک وەک باز دەکەی کە دەڵێی دەبێت بێنە پەرلەمان ڕوونکردنەوە لەسەر ئەو بڵێنانە یاخود دەواقدانی کە لەسەر نەوتکراوە بەڵام لە هەمان کاتیشدا کە چەند ساڵە حکوومەت هێرێم خاوەن پرۆژە یاسای بودجە نیە بەڵام حکوومەت پارەی سەرف کردو ئایا پەرلەمان دەتوانێت لەم بارەوە بانگی بکاو لێپرسینەوەی لێ بکات کە حکوومەت خاوەنی پرۆژە یاسای بودجە نەبوو پارەشی سەرف کردو و دەستی بۆ پارە بردووە لە هەمان کاتدا بەڵێ ئێمە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوەی کە لەو خولەی پەرلەمانی کوردستان کاری تێدا دەکەین وەکو بۆ باس کردی لە سەرۆکی پەرلەمانمان پرسی ئایا ئەو ئەرکە پەیڕەویە کە لە پەرلەمانی کوردستان پێت سپێردراوە جێبەجێت کردووە کە نووسراو بکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک لە مانگی نیساندا کۆتایی مانگی نیسان کە ژمێرەی کۆتایی بنێرێ ئەو لە وەڵامدا کوتی هەموو ساڵێک ئەوە 2 ساڵ و نیوە و ئەو ساڵیش مانگی 4 ئەوە هەردەیکەم داوام کردو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ژمێرەی کۆتایی نەناردووە لەگەڵەوەی کە پرۆژەشی نەناردووە چونکە پرۆژە بودجە پێک دێلا بەر لە ساڵی دارایی پرۆژەکە دەنێری لە مانگی نیسانی هەر ساڵێک داوای ژمێرەی کۆتایی ساڵی ڕابردوو دەکەی پەرلەمانی کوردستان داوای کردو بەڵام حکوومەت وەڵامی نەداوەتەوە بەڵام پەرلەمانی کوردستان ئەرکی سەرشانی ئەوەیە کە لە حکوومەت بپرسێتەوە یعنی بۆچی وەڵامی نووسراوەکان داواکاریەکانی پەرلەمانی کوردستان نادەیەوە و ئێمە چەندین جار داوامان کردووە لە ڕێی نووسراو لە ڕێی یاداشت لە ڕێی پرسیار لە حکوومەت لە وەزیرەکان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی وەزیرە پەیوەنددارەکان کە بۆچی پرۆژە یاسا نانێرنە پرۆژە یاسای بودجە نانێرنە پەرلەمان چونکە یەکێک لە ئەرکە سەرچیەکانی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە لە پاڵ ئەرچی یاسادانان و هەروەها چاودێریکردن لێ پرسینەوە ئەگەر پرۆژە بودجە پەسەند نەکا کەواتە یەکێک لە ئەرکەکانی بەجێ نەگەیاندووە و ئەو خولانەی پەرلەمانی کوردستانی ڕابردوو پێم وایە یەکێک لە ئەرکە سەرچیەکانی خۆیان جێبەجێ نەکردووە دەبێ وەڵامی پرسیاری خەڵکی هەرێمی کوردستان بە ئێمەشەوە بدەینەوە کە داهاتی هەرێمی کوردستان چەندە و هەروە خەرجیەکانی چۆن سەرف دەکرێت چۆن خەرج دەکرێت چونکە ئەگەر ئەوە نەبێ ئەو هەموو ناشەفافیەتە لە داهات هەیە و چەوسانەوەی خەڵکو و بێکاری و نەبوونی موچە هەموو لە ئەنجامی ئەوەیە کە یاسای بودجەمان نەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پێکهاتەکانی پرۆژە یاسای بودجە جگە لە داهات بەشێکی پەیوەست دەبێ بە خەرجی چۆن خەرج دەکرێت و لە چیدا سەرف دەکرێت بەرمەبنای چی سەرف دەکرێت و هەروە بەشێکی پەیوەست دەبێت بە خەرجی وەزارەتەکان و ئەو داهاتەی کە وەزارەتەکان وەزارەت بە وەزارەت بەدەستی دەکەوێت
وهروە بەشێکی تری پێیوەست دەبێت بە میلاکات چۆن دامەزراندن دەبێت جێی بکرێتەوە چەند ساڵە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و هەروە خەڵکی تریش دانەمەزران حکوومەت هێرێمی کوردستان داینەمەزراندون ئایا پاساوی چیە بۆ دانەمەزراندنیان و هەروە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە چەند ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە و هەروە فەرمانبەرانی گرێبەست بە پێی پێویستی وەزارەتەکان دیارە وەزارەتەکان پێویستیان پێ بۆی بە گرێبەستدایان مەزراندون دەبێت ئەمانە بکرێن بە هەمیشەیی و دەبێت لە بەشی میلاکاتدا لە پرۆژە بودجە هەمووی جێ بکرێتەوە و پسند بکرێت ئەگەرنا ئەم پرۆژەیە نەقز دەبێت ینی نەقسێک لە پرۆژەکەدا دەبێت وەکو هاوشێوی یاسای بودجەی عێراقیش کە لە بەشی میلاکاتدا باز لە دامەزراندن دەکا و هەروەها سیستەمی باج و هەروەها سەپاندنی باج کە لە ماوەی ڕابردوو بە بێ یاسا باج سەپێنراوە بەسەر هاوڵاتیان دەبێت ئەمە لە یاسای بودجەدا جێ بکرێتەوە چونکە باج بە یاسانە بێ نابێ بسەپێندرێ و لە پەرلەمانی کوردستان هیوادارم کۆدەنگیەک لەسەر ئەوە بێ کە نرخی خزمەتگوزاری لەو یاسایەکەم بکرێتەوە باجخەراتکەم بکرێتەوە دەکرێت کە دەبایە حکوومەتی هەرێم هەژماری کۆتایی ساڵی بانکی بناردەکە هەرێمی کوردستان پێ دوای لە ئێستادا حکوومەتی هەرێم خاوەنی هیچ ئەو هەژمارانە یاخود حساباتێکی خیتامی نییە کە تا ئێستا وەڵامی پەرلەمانیشی نەداوەتەوە بۆ شێوەیە. بەڵێ حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا حساباتی ختامی نەبووە و نەشی ناردۆتە پەرلەمانی کوردستان و ئەگەر پرۆژە یاسای بودجەی 2021 بنێرێ دەبێ حسابی ختامی 2020 بنێرێ چونکە بەرمەبنای ئەو ئەتو پرۆژەکەدا دەڕێژی و دەنجی لەسەر دەدەی داهاتی ساڵی ڕابردوو چەند بووە چۆن سەرف کراوە لە ژمێرەی کۆتایی هەمووی دێتە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان بەرمەبنای ئەوە پرۆژەکە پەسەند دەکا کە ئێستا لە هاتووە ئەمە لە هەمووی دەلالەتە لەسەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان ناشەفاف بووە و نەیتوانی حکومڕانیەکی ڕەشیدی خەڵکی هەرێمی کوردستان بکات. بەڵێ خاتۆ ڕووپاک سەبارەت بەوەی کە پرۆژە یاسای بودجەی عێراق پەسەند کرا نەدەبوو هەرێم پێشەوە پرۆژە یاسای پەسەند کردایە و پێداچوونەوەی بە حساباتی خۆیدا بکردایە؟ بەڵێ ئێمە نووسراومان کرد کۆمەڵێک پەرلەمانتار داوای ئەوشمان کرد کۆبوونەوەی پەرلەمان تەرخان بکرێت بەر لە پەسەندکردنی یاسای بودجەی عێراق ئێمە ئەو نووسراوەمان کرد بەڵام بەداخەوە ئەوان بە بیانووی ئەوەی کە بەشە بودجەی هەرێم بەشی زۆری واتە نیوەی بودجەی فەرمانبەران لەسەر ئەو بەشە بودجەیە کە لە عێراقەوە بۆ هەرێم دەنێدرێ بۆیە ئێمە ئەگەر ئێستا پرۆژەکە بژنێرین پرۆژەکە بە نەقسی تەواو دەبێت هەتاوەکو یاسای حکوومەتی عێراقی لەلایەن پەرلەمانەوە پەسەند نەکرێ ئەمە ناتوانین بینێرین ئێمە ژوتوان باشە ئەگەر دوای پەسەندکردن نارتان ئەوە ئێمە چاوەڕێ دەکەین بەڵام بەداخەوە تا ئێستا پرۆژە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان و هیوادارین هەر لەم مانگە یاخود لە سەرەتای مانگی 5 بێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی چیتر داهاتی هەرێمی کوردستان بە ناشەفافی و ناڕوونی نەمێنێتەوە و هەروە تۆزێک لە بارودۆخ و هەروە گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بکەین چونکە هەندێک مادە و بڕگە جێگیری بکەین لە پرۆژە یاسا بۆی هیوایەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێنینەوە. بەڵێ سپاس بۆ ڕووباک ئەحمەد ئەندامی لێژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان.